هاوڕێیان ێژام کاتتان باش. لەم بەشەدا شێعرێکی لۆرد بایرن یان جۆرج گۆردنتان بۆ دەخوێنمەوە. لۆرد بایرن لە 1788 تاکو 1824 ژیاوە. تەمەنی تەنها 36 ساڵ بووە کە دوا کۆچی کردووە. لۆرد بایرن نەوەی دووهەمی شاعیرانی ڕۆمانتیکی ئینگلیزە. دوانەکەی دیکە پێرسی بیشی شێلی و جۆن کیتسە. من شیانەکەم لە زمانی لۆرد بایرن خۆیەوە زمانی ئینگلیزیەوە وەرگێڕاوەتە سەر زمانی کوردی. نازدار بە نێو جوانیدا دەڕوات، نازدار بە نێو جوانیدا دەڕوات، وەک شەوی سایەقەی ساماڵ و ئاسمانی پڕ ئەستێرە و هەموو ئەوەی دڵگیرە لە تاریکی و ڕووناچی دەکەوێتە سەر باڵا و دیدەی. بە نەرمی لە ڕۆشنایی هێمنەوە کە بەهەشت لە ڕۆژی سەرزەمینی دابڕیوە. سێبەرێ زیاتر تیشکێ کەمتر نیوەی نازداری بێناوی داپۆشیوە کە شەپۆل دەدا لە هەموو داوێشی بسکیدا یان نەرم ڕوخساری ڕۆشن دەکاتەوە. لەو جێی هزر ئارام شیرین دەردەبڕێ، چەند بێگەردە چەند دڵگیرە جێی ئارامی. لەسەر ڕووبەت و بەسەر نێوچەوانی هێند نەرم هێند ئارام هێشتا ڕەوان دەنوێنێ. خەندە سەر دەکەوێ پێست دەدرەوشێتەوە، بەڵام ڕۆژانێک دەدرکێنن پڕبەها تێیپەڕاندووە. عەقڵێک ئارام لەگەڵ هەمووان، دڵێکیش کە عیشقی پاکە. من سوپاسیەوە دەکەم کە لەم بەشەدا هاوەڕێم بوون هەتاکو بەشێکی دیکە ئارام و بەختەوە بن. لەگەڵ ڕێز و خۆشەویستی ڕێبوار فەتاح.